زور سپاس. به ناوی خدای گەورە میێرەبان بەڕێز جەنابی سەرۆک کۆماری عێراق، برانی بەڕێز و بەرهێنەران، بازرگانان، ئامادەبوانی هێژە، زۆر خوشحاڵم کە ئەمە دوام ساڵە ئێمە بە ناوی ماڵی کوردیان ئەم ساڵ بە ناوی ماڵی کوردستان بەشدارین لە کۆربەندی ئابووری جیهانی لە داڤۆس. چەندین ساڵە ئێمە وەکو کورد بەشدار دەبین لەم کۆربەندە، بەڵام ئەمە دوام ساڵە کە ئێمە ماڵێکی کوردستانیمان دامەزراندووە و سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە دەوریانە بووە، بە تایبەتی کاک خالد کە ئەرکی کێشاوە لە دروستکردنی ئەم ماڵە کە بووەتە جێگەیەک بۆ خەڵکی کوردستان و هیوادارم کوردستان خۆشی ببێ بە دەروازەیەک بۆ عێراق و ناوچەکە بۆ ئەوەی ئێمە بتوانین پێشکەوتنی ئابووری لە ناوچەکە پەرەی پێ بدەین. جێی خۆیەتی من لێرە یادی برای شەهیدمان شەهید پێشراو بکەین کە پارساڵ بە تەما بوو لەگەڵ ئێمە بەشدار بێت، بەڵام بەهۆی ئەوەی کە دیارە هەندێک گرفتی بۆهاتە پێش نەیتوانی بەشدار بێت و بەداخەوە بە شێوەیەکی ستەمکارانە شەهید بوو. ئێمە یادی بەرز ڕادەگرین و خوشحاڵم کە ئەم ساڵ کاکە ڕۆژ لەگەڵ ئێمە بەشدارە، ئینشەڵڵا جێگەی پڕ دەکاتەوە. ئەمڕۆ بەنسبەت ئەمریکاش ڕۆژێکی مێژوویە، چونکە پێش سەعات و نیو 2 سەعاتێک بەڕێز سەرۆک ترامپ سوێندی یاسایی خوێند و بە فەرمی بۆ بە سەرۆکی ئەمریکا. لێرەوە بە ناوی هەموو خەڵکی کوردستانەوە پیرۆزبایی سەرۆک ترامپ دەکەین بۆ ئەوەی جارێکی ترگەڕایەوە بۆ کۆشکی سپی و بووە بە سەرۆک کۆمار و هیواداریمە بتوانین پەیوەندیەکانی استراتیجی خۆمان لەگەڵ ئەمریکا پەرە پێ بدەین و وەکو هاوپەیمانێک بەردەوام بین لەوەی کە ئاشتی و سەقامگیری لە ناوچەکە پەرەی پێ بدەین و بیپارێزین و هیوادارین ئەمریکاش زیاتر یارمەتی ئێمە بدا، هەم لە عێراق و بە تایبەتی لە کوردستان، چ لە ڕووی پاراستنی هەرێمەکەمان چ لە ڕووی پێشخستنی ئابووری هەرێمەکەمان. بەڕێزان، هەندێک هەروەکو خۆشتان دەزانن چەندین بابەتی گرنگ ئێستا لە ناوچەکەدا هەن و گۆڕانکاری خێرا لە ناوچەکەدا ڕوو دەدەن. ئەوەی کە کراوە وەکو گۆڕانکاری لە دەوروبەری عێراق لە سووریا وای کردووە کە هەموو خەڵکی ئێمە چاوەڕێ بێ بزانێ ئەم گۆڕانکاریانە بەرەو کوێ دەچن. ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی لە کێشەکاندا تێوە نەگڵین، بەڵام ئەگەر بتوانین دەورێکی ئەرێنی ببینین لە باشترکردنی سەقامگیری و ئاسایشی ناوچەکە، بێگومان ئێمە درێغی ناکەین و هەر لەم ڕوانگەشەوە چەندین دیدار و سەردانمان کردوون بۆ وڵاتانی دەوروبەر دراوسەی عێراق کە ئێمە بتوانین دەوری خێر بگێڕین لەوەی کە ئاشتی و سەقامگیری لە ناوچەکە بمێنێت و خوا نەخواستە کێشە و گرفتەکان کاریگەری نەرینی لەسەر وەزی ئێمە نەکەن. و من خۆم خوشبینم بەوەی کە هیوادارم ئەو گۆڕانکاریان ئینشەڵڵا لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکەدا دەبن، بەڵام ئەبێ وریاش بین و خۆشمان ئەوەی پێمان دەکرێ بکەین بۆ ئەوەی کە عاملی خێر بین، خۆمان یعنی بەشێک بین لەو گۆڕانکاریە باشانەی کە پێویستە لە ناوچەکەدا ڕوو بدەن. ئەوەش لە هیچ شتێک باشتر نییە کە ئێمە خەڵکی کوردستان یەک هەڵوێست و یەک دەنگ و یەک ڕیز بین. هەوڵی جددی هەیە لە ناوخودی هەرێمی کوردستان کە ئێمە بیرروبووچوونەکان لە یەکتر نزیک بکەینەوە، بەڵام لە سووریاش لەسەر داوەتی جەنابی سەرۆک بارزانی بەڕێز مەزلوم عەبدی سەردانی هەولێری کرد و هەروەها لەگەڵ لایەنەکانی تری کوردستان لە سووریا قسەی کردووە کە ئەوانە بەیەکەوە بتوانن یەک ڕێزی و یەک هەڵوێستی بنوێنن و بەیەکەوە داوای مافەڕەوەکانی خۆیان بکەن و هیوادارین بگەن بە ئەنجامێک لەگەڵ دەسەڵاتی نوێ لە سووریا بەشکەم مافەڕەوەکانی خەڵکی کوردستان لەوێ ئەوانەش بێنە دی و ئێمە بتوانین
وەزێکی باشتر بۆ خەڵکی کوردستان لە ناوچەکە ئینشاڵڵا دەستەبەر بکەین. لە ناو خودی عێراقیش ئەمڕۆ شاندی هەرێمی کوردستان گەڕایەوە لە بەغدا. ئەمە چەند ڕۆژێکە بە جددی کاری زۆر دەکرێت لەسەرەوەی کە شایستەدارایەکانی خەڵکی کوردستان دەستەبەر بکرێت و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ئێمە جەختی لێ دەکەینەوە کە هەمووی وەکو خۆی جێبەجێ بکرێت. من سوپاسی بەڕێز جەنابی سەرۆککۆمار دەکەم، وەزیرە بەڕێزەکان دەکەم، ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکەم لە کوردستانیەکان کە هەمویان هاوکار و پشتیوان بوون لەوەی کە ئێمە بتوانین گفتوگۆی باش ئەنجام بدەین و چاوەڕێی ئەوەین کە ئەم گفتوگوانە هەمویان بکرێن بە کردار و چیتر بابەتی شایستەدارەکانی هەرێمی کوردستان نەبێت بە کێشە لە بینی بەغدا و هەولێر. ئومێدەوارین کە ئەم ساڵ ساڵێکی باشترمان لە پێش بێت و هەر بوونی ئێوەش لێرە پێم وایە دەکرێت زۆر کاریگەر بێت لەسەرەوەی کە ئێمە چیتر تەنیا چاومان لەوە نەبێت موچە ببێت بە تەنیا سەرچاوەی داهات لای خەڵکی کوردستان، بەڵکو بەهۆی بوونی ئێوە و کەرزی تایبەت کە بەشێکی سەرەکی سیاسەت و ئەجەندای حکوومەتی کابینەی ڕابردوو هیوادارمی داهاتوش بێت کە کەرزی تایبەت دەورێکی گرنگ و سەرەکی بگێڕێت لە پێشخستنی ئابووری و ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان و لە عێراق. هیوادارین هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر بچێت و ببێتە دەروازەیەکیش بۆ ئەوەی هەموو عێراق بژانەوەی ئابووری بەخۆیەوە ببینێت. جارێکی تر سپاسی بەشداربوونی هەموو لایەکتان دەکەم. هیوادارم سەرکەوتوو بن و هیوادارم لەم کۆڕبەندە بتوانن پەیوەندی باش لەگەڵ کۆمپانیا گەورەکانی جیهانی دروست بکەن و وا بکەن ئەوانیش بێن لەگەڵ ئێوە و بەرهێنانی زیاتر لە هەرێمی کوردستان بکەن و هەمومان بەیەکەوە بەرەو کوردستانێکی ڕۆناقتر و گەشە سەندووتر و ئارام و سەقامگیرتر هەنگاو بنین. جارێکی تر زۆر زۆر بەخێر بێن. سپاسی هەموو لایەکتان دەکەم.